پرسی ڕێفراندۆم لەسەر گۆڕینی دەستوری تورکیا بەڕێز کەمال چۆمانی شرۆڤەکاری سیاسی میوانی ستۆدیۆکانمانە. بەڕێز کەمال سڵاوت لەبێ بەخێربێن بۆ ستۆدیۆ و بڕیارە 16 مانگا ڕێفراندۆم لەسەر هەموارکردنەوەی دەستور و گۆڕینی سیستەم لە پەرلەمانیەوە بۆ سەرۆکایەتی لە تورکیا ئەنجام بدرێت تا چەند ئەم ڕێفراندۆمە لە بەرژەوەندی گەلانی تورکیادایە. سڵاو لێوە سڵاو لە بینەرانی هێژا بە بڕوای من ئەم ڕێفراندۆمە وەک زۆر لە شۆڤەکار و سیاسی ناوچەکە وەروەها یەکێتی ئەوروپاوە زۆر لە وڵاتانی دنیاش قسە لەسەرەوە کە ئەم ڕێفراندۆمە بە هیچ شێوازێک ناکەوێتە خزمەتی دیموکراسیەوە لەبەرەوەی ئەم گۆڕانکاریانەی کە لە دەستوری تورکیادا ڕوودەدەن ئەم گۆڕانکاریانە گۆڕانکاری دیموکراتیک نین و دەسەڵاتی سەرۆک کۆماری تورکیا هێندە زیاد دەکرێت کە تورکیا لە وڵاتێکەوە کە گەریەوەی هەیە لە قۆناغی بە دیموکراتی زەبوونی زیاتردا بوو بیگوازێتەوە بۆ بەڵام کەمال وڵاتانی خۆراوەشمان هەیە کە سیستەمی سەرۆکایەتیمان هەیە سەرۆکایەتیان هەیە و وڵاتی دیموکراتیشن بەبێ گرفت. ئێمە لە ڕاستەمە ئەوەی کە بڕیارەدا لە داهاتووی تورکیادا کە ئەم دەستورە ئەکەوێتە خزمەتی دیموکراسی یاخود ئەکەوێتە خزمەتی دژی دیموکراسی ئەوەی کە چۆن تورکیا و بەتابەت ئەردۆغان مامەڵە لەگەڵ پرسی گۆڕینی دەستورەکەەوە ڕاستیش ئەم قسەی ڕاستەکە زۆر وڵاتی دیکەی خۆراوایی هەن کە سیستەمیان سەرۆکایەتی بەڵام سیستەمێکی دیموکراتیکە بەڵام ئەوەی کێشەیە لە تورکیادا ئەم قۆناغە ئەم بوونەنیە ئەم بوونە دیموکراسی لە تورکیانە و ئەردۆغان لە ڕابردوودا نیشانی داوە کە ویستی دیموکراتی خوازانەی نییە و دوای ئەو کۆدەتایی کە لە تورکیادا ڕوویدا ئەردۆغان دەسەڵاتی ئەوەندە بەکارهێناوە بۆ خۆی خەرقی قانونی کردووە و خەرقی قانونی کردووە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی بە جۆرێک لە جۆرەکان هەڵی لە ناوبردنیانەدا دادگای پەراوەست خستووە وەروە دەسەڵاتەکانی خۆی سەپاندووە بەسەر کۆی جنگەکانی سیاست لە تورکیادا و ئەردۆغان کەسێکی هێندە دیموکراتیک نییە کە بتوانێت ئەم گۆڕانکاری کە لە تورکیادا ڕوودا بیخاتە خزمەتی دیموکراسیەوە. بەڕێزکە کەمال ببوورە ینی لە ماوەی ڕابردووە لە چەندەی ڕابردووە ینی لەوەتی تورکیا هەیە ئەم سیستەمە پەرلەمانیە بەڕێوەیە بە و پڕکێشەترینیش بووە ینی لە ژێرسایی ئەم سیستەمەیە و نەتوانراوە کێشەی گەلانی تورکیا بە تایبەت کورد کە 40 ملیۆن هاوڵاتی ئێستا تورکین با بڵێن کێشەکەیان چارەسەر بکە. بۆچی پێیان وایە لە سایی سیستەمی سەرۆکایەتیە ئەمە گرفتە قوڵترە بێتەوە ینی لەبەرەوەی کورد لە تورکیادا یاخود لە باکووری کوردستاندا داوای دیسنترالیزیشن لە سیاسەتی تورکیاکە داوای خۆبەڕێوەبەریەکە ئەم سیستەمەی کە ئێستا ئەردۆغان داوایەکە یاخود قانونی سیستەمی سیاسی تورکیا گۆڕێ لە بری ئەوەی زیاتر خۆبەڕێبەری زیادکە بۆ هەرێمەکانی تورکیا زیاتر دەسەڵات لە سنتەر کۆکاتەوە نەک هەر لە سنتەریش کۆکاتەوە دەسەڵات بەڵکو لە ناو خودی دەستی یەک کەس کۆیەکاتەوە کە ئەم کەسە بە جۆرێک لە جۆرەکە هەم لە پەرلەمان گەورەترە هەم لە قەزا گەورەترە. ئەگەرکەمە لەگەر بمبووری ینی ئاسانتر نیە لەوەی یەک کەس بتوانێت مەسەلەن مامەڵەی گەلێک یا بڵێن کورد مامەڵەی لەگەڵدا بکە بۆەوەی بڕیار لەسەر چارە نووسی بدات لە بەرامبەرەوەی کە پەرلەمانێک کە تونندڕەوی تایە مەسەلەن تورکی ڕێگەسپەرستی تایە ببنە ڕێگرت لەوەی کە کێشەی کورد بە تەواوی چارەسەر بکرێمە بەسم ئەوەیە سەرۆکی داهاتووی تورکیا ئاسانتر نییە مامەڵی لەگەڵدا بکرێەوە تاکە دەسەڵاتێک بۆ چارەسەرکردنی کێشەکان خۆی کێشەکە هەر ئەوەیە کە دەسەڵات لە دەست یەک کەس کۆوە بێتەوە ئەم کەسە ڕاستە لە ڕابردوودا بە جۆرێک لە جۆرەکان هەوڵیەوەدا کە لەگەڵ کووردا پرۆسی ئاشتی بەرەو پێش بە بەڵام ئەم کەس ئێستا لەگەڵ ناسیۆنالیستەکان یاخود لەگەڵ نەژاد پەرستەکان دۆستا و ئەگەری ئەوەی هەیە پشتیوانی دەوڵەت باخچەلی و پارتی نەژاد پەرستی تورکیا مەهاپا ئەم پشتیوانی ئەو لە داهاتوودا قسە لەسەرەوە کرێکە لە بەرامبەرەوەدا پۆستی جێگری سەرۆک کۆماری تورکیا بە دەوڵەت باخچەلی بدرێەوە خودی ئەردۆغانیش لە ڕابردوودا کەسێک بوو کە داوای دیموکراسیە کرد و ئەوروپا و غەڕب ئەمریکا هیوای ئەویان پێبوو کە ئەم کەسە دیموکراسی تورکیا بەرەو پێش بە و تەنانەت کوردیش هیوای ئەوەی پێبوو کە دیموکراسی تورکیا پێش بخە بەڵام ئەردۆغان دوجار ئەردۆغان بوو بە کەسێک کە
وەک مەهاپا وەک نەژاد پەرستەکانی تورکیا مامەڵاکە و ئەو پرۆسەی ئاشتی کە لە ڕابردوودا دەست پێکرد بوو ئەو قۆناغی ئاشتی هەموو قۆناغەکەی تێکشکان و لە ڕابردوودا ئێمە بینیمان ئەوەی کە پرۆسی ئاشتی تێکدا خودی ئەردۆغان بوو لە پەرلەمان خەریک بوو پرۆسی ئاشتی بە تەواوی جێگرت و لەگەڵ حکوومەتدا ڕێکەوتنامەی دۆڵمەباخشە ئیمزاکرا بوو بەڵام خودی ئەردۆغان هەردوای ئیمزاکردنی ڕێکەوتنامەکە هات لە کامپینی هەڵبژاردننی ڕابردوودا ئەوەی ڕاگەیان کە دژی پرۆسی ئاشتی و دژی مزاکەرەی دۆڵمەباخشەیە لەبەرەوە لە ئێستادا خەتەرەکە زیاترە بەوەی کە ئەردۆغان دەسەڵاتی لە ژێر دەستدایە و هاوپەیمانی نەژاد پەرستەکانەوە خۆشی بۆتە ئینسانێکی نەژاد پەرست کە مەترسیە من هیوا خوازم ئەردۆغان هەرچەندە ئەمە لە ئەردۆغانیش چاوەڕێکرێکە دوای ئەوەی کە ڕیفراندۆمە باتەوە کە گەرێکی بەهێز ڕیفراندۆم باتەوە لەبری ئەوەی کە ئەم قۆناغی تونند و تویژی و دڕاقی و ئەو فاشیزمی دەستی پێکردووە ئەگەری کۆتایی پێبێ بەو پێیکە تورکیا پێویستی بە دیموکراسی بەو پێیکە بە بانگەکشەکانە دیارە لایەنی کوردی لایەنگری سیستەمی پەرلەمانیە و دژی سیستەمی سەرۆکایەتیە بۆچی کورد دڵی بە سیستەمێک خۆشە یان بە پەرلەمانێک خۆشە کە خۆی کەمینەیە تیایدا و ناتوانێت کاریگەریەکی ئەو تۆ دروست بکات لەبەرەوەی کورد دڵی بە پەرلەمان خۆشە بە سیستەمی پەرلەمانی خۆشە لەبەرەوەی دەسەڵاتەکان دابەش کراون لە تورکیادا بە جۆرێک کە پەرلەمان و سەرۆکوەزیران و سەرۆک وەرەوە لەگەڵ قەزاش ئەمان ناتوانن جۆرێک لە چێکینگ باڵانسێ لە نێوان دەسەڵاتەکاندا کە کەسێک ناتوانێت حکمی تاکڕەیی بسەپێنێ بەڵام ئەگەر ئەم دەستورە بگۆڕێ و ئەردۆغان بێتە سەرۆک تاوەکو 2029 سەرۆکاتیەکە دوای ئەویش ئەگەری هەیە زاواکەی خۆی وەزیری وزە بێنێتە پێشەوە بیکاتە سەرۆک لەبەرەوە ئەو کات بە تەواوی سیستەمێک دروستە بێت لە تورکیادا کە کەسێک هەیە لە قەزا لە پەرلەمان و لە هەموو شتێ بەهێزترە ئەم کەسە ئاسان نییە ڕابگیرێ بەڵام ئەگەر بێت و سیستەم پەرلەمانی بێ لە ڕێی پەرلەمانەوە لە ڕێی حکوومەتەوە لە ڕێی سەرۆکەوە لە ڕێی قەزاشەوەکەم دەسەڵاتان ئەتوانن بە جۆرێک تەوازون لە نێوان دەسەڵاتدارێتیان ڕابگیرێ پرۆسەی ئاشتی بەرەو پێشتوانیەتی لە ژێرسایی ئەم سیستەمەیە دەستکەوتێکی هەبوو بێ بۆی کە بمێنێتەوە بۆ هەمیشە ئەوەی کە کورد لە ڕابردوودا نەیتوانیوەکە لە ژێر سیستەمی پەرلەمانیدا دەستکەوت بەدەستبێنێ مەسەلەوە نییە کە سیستەمەکە پەرلەمانی بۆ بەڵکو مەسەلەکە خودی ئەو نەژاد پەرستی و ئەو دڕاقی و ئەو دەستورەی تورکیا کە لەسەر جینۆسایدی کورد بنیاتنداوە لەبەرەوە ئەگەر بێت و ئەم عقلیەتە نەگۆڕێ خۆ بە دەستورێکی ئەگەر دەستوری وڵاتێکی هەرە دیموکراتی ئەوروپاش بێنی لە تورکیا جێبەجێ بکەی هێشتا هەر باشە بابێنە سەر پرۆسەکە کاتی کەمە لەبەردەستامەوە جەناب داماژت بەوەدا ئەگەرێکی زۆر هەیە کە ئەردۆگان بە بەڵێ پرۆسەکە بەرێتەوە ئەو ئاماژانە چین کە وا لە جەنابەتەکە ئەم پێشبینیە بکەیت ئەردۆغان دۆخی تورکیا لە تورکیا ئەردۆغان دۆخێکی دروست کردووە کە ئۆپۆزیسیۆنی پەراوێز خستووە زۆربەی سیاست مەدارانی دەستگیر کردووە میدیا لە تورکیا کە میدیایەکی زۆر بەهێزە ئەو میدیایی هەموو خستۆتە ژێر شێفی خۆی و نێارەکانی خۆی بە تەواوی کۆتایی پێهێناون لە تورکیادا و ئەتەوێ بڵێ ئەمە پرۆسەیەکی دیموکراتی نییە بەڕێوەچێ نەخێر بە هیچ شێوازێک پرۆسەیەکی دیموکراتی نییە پرۆسەیەکە کە دروست کراوە ئەردۆغان بۆی دروست کردو کە خۆی بسەپێنێ پرۆسەیەکە بۆ خۆسەپاندن و لە هەمان کاتیشدا ینی ئاماژەی تریشان کە دۆخێکی دروست کردووە ئەردۆغان ئەگەر چاوەڕی ئەوەکە ینی لە هەڵبژاردننی پێشتریش وای کرد لە هەڵبژاردننی خۆلی یەکەمدا هەڵبژاردنەکە تا ڕادەیەکی باش میدیا کاریگەری هەبوو خەڵک کاریگەری هەبووی هێزە سیاسەکان ئازاتریان توانی کامپینی هەڵبژاردن بکەن لەبەرەوە نەیتوانی زۆری نەبەدەستبێنی بەڵام زۆری کرد شەڕی دروست کرد ئەگەر ئەو دەستکراوەی سەرۆکی داهاتوو لە ژێرسایی سیستەمی سەرۆکایەتیە با بڵێن بۆ ئێمە لە کوردستانی باشوور چه ئیجابیات یا سەلبیاتێکی هەبێ سلبیات و ئیجابیاتی ئەوەی ئەم گۆڕینی ئەم سیستەمە پەیوەستە بە چارەسەرکردنی پرسی کورد لە باکووری کوردستان ئەگەر بێت و پرسی کورد لە باکووری کوردستان چارەسەر نەبێەوە پرۆسەی ئاشی دەست پێ نەکاتەوە ئەوە نزیکایەتی تورکیا لە هەرێمی کوردستان و پەیوەندیەکانی تورکیا لە هەرێمی کوردستان هەر لەسەر بنەمای ئەوەیە کە
دژایەتی پەکەکە و دژایەتی بزوتنەوەی ئازادی خوازی کورد لە باکوور و ڕۆژاوا لەمان کادا کۆمەڵێک بەرژەوەندی ئابووری و هیچتر بەڵام ئەگەر بێت و ئەم گۆڕێنکاری دەستوریە وا بکات کە ئەردۆغان بە سیاسەتەکانی خۆیدا بە عەقڵێتی خۆیدا بچێتەوە و پرۆسەیەشی دەست پێ بکاتەوە پرسی کورد لە باکووری کوردستان چارەسەر بێ لەو کادا لە هەرێمی کوردستان یاخود لە باشووری کوردستان دۆخێک دروست بێت کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا و هەروە لەگەڵ ڕۆژاواشدا پەیوەندی استراتیژیکە بن و پەیوەندیە بن لەسەر بنەمای بەرژەوەندی هابەش نەک لەسەر بنەمای لێدان لە بزوتنەوەیەکی ئازادی خوازی کە بزوتنەوەی ئازادی خوازی پەکەکە و ڕۆژاوای کوردستانە. بەڕێز کەمال چۆمانی شرۆڤەکاری سیاسی لە سودۆ کارمان لە سلێمانی زۆر سپاس.